دوای چەندین مانگ لە ناجێگیری و بەرزبوونەوەی بەردەوامی نرخی نەوت، نرخی بەرمیلێک خاوی برنت لە بازاڕەکانی جیهاندا دابەزیەوە بۆ $88 و چەند سنتێک. وا بەرمیلێک نەوتی ڕۆژاوای تێکساس بە $82 و چەند سنتێک فرۆشرا. بەڕای شارەزایان سزاکانی رووسیا و ئەمریکا بۆ سەر یەکتر ڕێژەی کەمبوونەوەی لاخواست و نیگەرانیەکانی لە خستنە ڕووی نەوت زیاد کردو بۆ هۆیەوە نرخی نەوت لە جیهان بەرز بووەوە. هەفتەی ڕابردوو وەزیرانی دارایی وڵاتانی G7 کە لە ئەمریکا، ئەڵمانیا، بەریتانیا، کەنەدا، فەڕەنسا و ئیتالیا و یابان پێکدێن لە دوای ئەو کۆبوونەوەی کە لە ئەڵمانیا ڕێکخرا پەسەندکردنی پلانی دیاریکردنی بەرزترین نرخیان بۆ نەوتی رووسیا ڕاگەیاند. ڕۆژی چوارشەممە ئورسولا ڤۆن دێر لاین سەرۆکی کۆمیسیۆنی یەکێتی ئەوروپا لە بڕۆکسلەوە باسی لەوە کرد کە ئامانجیانە لە ڕێی کەمکردنەوەی نرخی غازی سروشتیەوە داهاتی رووسیا کەم بکەنەوە و وتیشی پێشنیازی دیاریکردنی بەرزترین نرخ بۆ غازی رووسیا دەکەین. دواتریش ڤلادیمیر پۆتین سەرۆکی رووسیا لە دوانێکی هەڕەشە ئامێزی ئاڕاستەی وڵاتانی ڕۆژاوا کرد و کاردانەوەی توندی لە هەمبەر پلانەکەی وڵاتانی G7 و یەکێتی ئەوروپا بۆ دیاریکردنی بەرزترین نرخی نەوت و غازی سروشتی رووسیا نیشاندا. وتیشی ئەگەر ئەم کارە دژ بە ڕێکەوتنامە و بەرژەوەندیەکانمان بێت ئەوانە نەوت، نەگازی سروشتی و نەخەڵوز و نە هیچ شتێکی دیکە هەناردە ناکەین. هەڵکات بڕیارە بۆ گفتوگۆ لەسەر هەڕەشەکانی رووسیا ڕۆژی هەینی وڵاتانیان دەم لە یەکێتی ئەوروپا کۆبوونەوەیەکی نائاسایی لە بڕۆکسل ساز بکەن. لە مانگی شوباتی ڕابردووەوە لە دەستپێکی جەنگی ئۆکرانیاوە نرخی نەوت و غاز بە قەیرانی ناجێگیردا تێپەڕدەبێت. ڕۆژانە لا بەرزبوونەوە و نزمبوونەوەی بەرچاودایە و جارجاریش ساتیکردنەوەی بازار لەگەڵ داخستنیدا جیاوازی بەرچاوی هەیە. چاودێران پێیان وایە بەردەوامی جەنگی ئۆکرانیا و ململانەی جلهێزەکانی جیهان بەردەوامیش دەدات بە ناجێگیری و ناسەقامگیری نرخی نەوت و غازی سروشتی و تەواوی سەرچاوەکانی دیکەی وزە.